وەکو دانیشتوانی گەڕەکی هەواری شار نزیکەی 150 ماڵین ئەوڕۆ ڕۆژ بە ڕۆژی گەڕەکەکە لە فراوان بووندایە ساڵ و نیوەکە بەدەست نەبوونی کارەبای ڕئیسیەوە بەڕاستی گرفتارین و داوا لە حکوومەت دەکەین بە جدی بێتە سەرخەت ئێمە ساڵ و نیوەکە مراجعەیە حکوومەت دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکەمان بەڵام بەداخەوە هەتا ئێستا و کێشەی ما ئەوەندە بە هەند وەرنەگیراوە بۆیە لێرە داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت دەکەم تکایە بە جدی بێنە سەرخەت ئەو گەڕەکە بەڕاستی بێناسکەوتووە ئێمە هەر کەسێک لەوێ کە خانووی دەکا خانوەکانمان تاپۆیە و مۆڵەتی شارەوانیمان هەیە تەنها ڕسومات و باج کە ئێمە دەیدەین بە حکوومەت هەر کەسێک کە لەوێ خانوو دەکا 4 تا 5 ملیۆن بەس باج دەدا بە حکوومەت و ئەو ڕاکێشانی ئەو کارەبایەش ئەوەندە کولفەکی زۆری ناوێ بەڕاستی ئێمە شەبەکەی کارەبای داخلی تۆڕی ناوخۆییمان بۆ بەستراوە تەنها بەستنی وزەی وێزگەیە لە وێزگەوە ڕاکێشانی هێڵەکە لە وێزگەوە بۆ گەڕەکەکەمان